موژدە بە گوێرەی نووسینی مەتتا بەشی نۆ. ئینجا عیسا سواری بەلەمێک بوو، پەڕیەوە و هاتە شارەکەی خۆی. ئیفلیزێکیان هێنایە لای لە ناو نوێن کەوتبوو. کاتێ عیسا باوەڕی ئەوانی بینی، بە ئیفلیزەکەی فەرموو: ڕۆڵە دڵنیابە، گوناهەکانت بەخشراون. جا هەندێک لە مالمەکان لە دڵی خۆیاندا وتیان ئەمە کفر دەکات. عیساش زانی بیر لە چی دەکەنەوە و فەرمووی: بۆچی لە دڵتاندا بیر لە خراپە دەکەنەوە؟ کامیان ئاسانترە بوترێت، گوناهەکانت بەخشران یان بوترێت هەستە و بڕۆ؟ بەڵام تاکو بزانن کوڕی مرۆڤ لەسەر زەوی دەسەڵاتی گوناه بەخشینی هەیە. ئینجا بە ئیفلیزەکەی فەرموو: هەستە، نوێنەکەت هەڵگرە و بڕۆوە ماڵ. ئەویش هەڵستا و گەڕایەوە ماڵ. کاتێ خەڵکەکە ئەمەیان بینی، سام دایگرتن و ستایشی خودایان کرد کە دەسەڵاتی ئاوایی بە مرۆڤ داوە. کە عیسا لەوێ تێدەپەڕی، پیاوێکی بینی لە شوێنی بازگری دانیشت بوو، ناوی مەتتا بوو. پێی فەرموو: دوام کەوە. ئەویش هەڵستا و دوای کەوت. لە کاتێکدا لە ماڵ پاڵی دابووە، زۆر بازگر و گوناهبار هاتن و لەگەڵ عیسا و قوتابیەکانی پاڵیاندایەوە. کە فەریسیەکان ئەمەیان بینی، بە قوتابیەکانیان وت: بۆچی مامۆستاتان لەگەڵ بازگر و گوناهباران نان دەخوات؟ جا کاتێ عیسا گوێی لێبوو، فەرمووی: لە ساغ پێویستی بە پزیشک نییە، بەڵکو نەخۆش. بڕۆن و واتای ئەمە فێر بن. من میهرەبانیم دەوێ، نەک قوربانی، چونکە نەهاتووم ڕاست و دروستان بانگ بکەم، بەڵکو گوناهباران. ئینجا قوتابیەکانی یەحیا هاتنە لای و وتیان: بۆچی ئێمە و فەریسیەکان زۆر جار بە ڕۆژوو دەبین، بەڵام قوتابیەکانت بە ڕۆژوو نابن؟ عیسا پێی فەرموون: ئایا دەکرێت شایی ژێڕان ماتەم بجێڕن لەو کاتەی زاوا لەگەڵیاندایە؟ بەڵام ڕۆژانێک دێت زاوایان لێ دەبردرێت، ئەوسا بە ڕۆژوو دەبن. کەس کراسی کۆن بە پەڕۆی لە ئاو نەدرا و پینە ناکات، چونکە پینەکە کراسەکە لێک ڕادەشێشێت و دراویەکە خراپتر دەکات. شەرابی نوێش لە ناو مەشکەی کۆن ناکەن، ئەجینە مەشکەکە دەتەقێت، جا شەرابەکە دەڕژێت و مەشکەکەش لە ناو دەسێت. بەڵکو شەرابی نوێ لە ناو مەشکەی نوێ دەکرێت و هەردووشیان پارێزراو دەبن. کاتێ ئەمانەی دەفەرموو، پێشەوایەک هات و کڕنۆشی بۆ برد و وتی: هەر ئێستا کچەکەم مردە، بەڵام وەرە دەستی لەسەر دابنێ، زیندوو دەبێتەوە. عیساش هەڵستا و لەگەڵ قوتابیەکانی دوای کەوت. ئەوە بوو ژنێک کە 12 ساڵ بوو خوێن بەربوونی هەبوو، لە دواوە لی نزیک بۆوە و دەستی لە چمچی کراسەکەیدا، چونکە لە دڵی خۆیدا وتی: ئەگەر تەنها دەست لە جلەکانیشی بدەم، چاک دەبمەوە. عیسا ئاوڕی دایەوە، بینی و فەرمووی: کچم، دڵنیابە، باوەڕەکەت چاچی کردیتەوە. ژنەکە یەکسەر چاک بووە. کاتێ عیسا چووە ماڵی سەرۆکەکە، زوڕنابێژان و خەڵکێکی پەشێوی بینی، فەرمووی: لاسن، کچەکە نەمردووە، بەڵکو خەوتووە. ئەوانیش پێی پێکەنین. کاتێ خەڵکەکە دەرکران، هاتە ژوورەوە و دەستی گرت، کچەش هەڵستایەوە. ئەم هەواڵەش بە هەموو ئەو ناوچەیەدا بڵاو بووە. عیسا بەوێدا دەڕۆیشت، دوو کەسی نابینە دوای کەوتن. هاواریان دەکرد و دەیانوت: کوڕی داود، بەزەییت پێماندا بێتەوە. کاتێ هاتە ماڵەوە، کەسە نابینەکان هاتنە لای. عیساش پێی فەرموون:
لەو باوەڕەدان من بتوانم ئەمە بکەم؟ پێیان وت بەڵێ گەورم. ئینجا ئەویش دەستی لە چاویاندا و فەرمووی با بە ژوێرەی باوەڕتان بۆتان ببێت. ئیتر چاویان کرایەوە. عیساش بە توندی ئاگاداری کردنەوە ئاگادار بن با کەس نەزانێت. بەڵام ئەوان ڕۆیشتن و هەموو ناوچەکەیان لێی تێگەیاند. کاتێ دەردەچوون لاڵێکیان هێنایە لای، ڕۆحی پیسی تێدا بوو. کاتێ ڕۆحە پیسەکە دەرکرا، لاڵەکە قسەی کرد. خەڵکەکەش سەرسام بوون، وتیان قەت لە ئیسرائیلدا شتی وا ڕووی نەداوە. بەڵام فەریسیەکان وتیان بەشای ڕۆحە پیسەکان ڕۆحی پیس دەردەکات. عیسا بە هەموو شار و گوندەکاندا دەگەڕا، لە کەنیشتەکانیان فێری دەکردن و موژدەی پاشایەتیەکەی جار دەدا. هەرچی نەخۆشی و هەرچی نەساغی هەبوو تاچی دەکردەوە. کاتێ خەڵکەکەی بینی دڵی پێیان سووتا، چونکە وەک مڕی بێشوان پەرێشان و دەربەدەر بوون. جا بە قوتابیەکانی فەرموو دروێنە زۆرە بەڵام سەپان کەمە. جا داوا لە خوداوەندی دروێنە بکەن تاکو سەپان بۆ دروێنەکەی بنێرێت.